سێ ساڵ بە سەرنجامدانی ڕیفراندۆمدا تێپەڕ دەبێت ئەکامەکەشی نەهامەتی زۆری بۆ خەڵک هێنا سەرانی ڕیفراندۆمیش وەک بەرزەکی بانان بۆی دەرچوون. حوتی حوزەیرانی 2017 کۆبوونەوەی حیزبەکان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی بەبێ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بەڕێوەچوو. تێدا بڕیار درا 25 ئەیلول وەک ڕۆژی ڕیفراندۆم دیاری بکرێت. هەر لە کۆبوونەوەکەدا لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکان ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم پێگەێنرا. لە سەرەتاوە لەسەر ئاستی ناوخۆ کۆمەڵ و گۆڕان داوایان کرد ڕیفراندۆم دوا بخرێت. هۆشداریاندا بە بێزەمینە سازی کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتی وڵاتانی زلهێز لە سەروی هەمویانەوە ئەمریکا لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمدا نەبوو. سەرنجام بەبێ زەمینە سازی ناوخۆیی و عێراقی و هەرێمایەتی و نێودەوڵەتی سەرانی ڕیفراندۆم لە 25 نۆی 2017 پرۆسەکەیان ئەنجامدا. هێشتا مەرەکەبی پەنجەی دەنگدەرانی ڕیفراندۆم وشک نەبوو بووەوە. ئەڵا هەڵگرانی ڕیفراندۆم ڕۆژێک دوای پرۆسەکە پەشیمان بوونەوە و داوایان لە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی ئەو کاتەی عێراق کرد. دەرگای حیواریان لێدان نەخات وتیان ڕیفراندۆم بۆ دیاریکردنی سنوور نییە. ئەم ڕیفراندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە. دوای پەشیمان بوونەوەی سەرانی ڕیفراندۆمیش عێراق فشارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چڕ کردەوە. فڕۆکەخانەکان بەشێک لە دەواازە سنووریەکان داخران. هەر لە درێژەی ئاکامەکانی ڕیفراندۆم لە 16 ئۆکتۆبەری 2017 لە ماوەی تەنها 48 کاتژمێر یەکێتی و پارتی لە 150 خاکیان تەسلیمی عێراق کردەوە. هەر بەوەش نەوەستان لە مانگی 11 هەمان ساڵدا بە ئاگاداری و ڕەزامەندی بەرپرسانی هەرێم دادگای فیدراڵی ڕیفراندۆمی سڕ کرد. پاشانیش چیرۆکی سەرانی ڕیفراندۆم بۆ گەڕانەوە بۆ باوەشی عێراق دەستی پێکرد. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم پۆستی باڵایان لە حکوومەتی عێراق وەرگرت. هەروەها بەهۆی ڕیفراندۆمە دیراسە نەکراوەکە پێگەی هەرێم لەسەر ئاستی نێودەوڵەتی پاشەکشەیەکی گەورەی بەخۆیەوە بینی. لە دوای پرۆسەکە کەمترین بەرپرسی باڵای وڵاتان هاتوونەتە هەرێم لە کاتێکدا لە سەردەمی داعش هەرێمیان کردبوو بە ڕێگای کانی. لەسەر ئاستی عێراقیش پێگەی هەرێم ئەوەندە لاواز بووە کە ساڵیادی ڕیفراندۆم بەرپرسان لە کازمی دەپاڕێنەوە تەنها 320 میلیارد دینار بنێرێت. وەک نەریتی هەمیشەییان دەسەڵاتدارانی هەرێم لە ساڵیادی ڕیفراندۆم ئامادەنین داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن بەرامبەر ئەو نەهامەتیەی بەهۆی پرۆسەکە هاتەکایەوە. لەگەڵ ئەوەشدا هیچ لێپرسینەوە و دادگاییکردنێکی بەرپرسان لە بەرامبەر دۆڕانی خاکدان نەبووە.